بۆ قسەکردن لەسەر گرنگی پەسەندکردنی ڕەشنووسی ئەو ڕێنمایی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە. میوانداری بەڕێز دکتۆر ناجی عەلی بەڕێوەبەری گشتی بەکارخستن لە وەزارەتی کارمان کردووە لە ستۆدیۆ میوانی ئەمەیە. دکتۆر بەخێر هاتیێن کاتت باش. با سەرەتا بۆ دەست پێ بکەین ئامان چی بوو لە دەرکردنی ئەم ڕەشنووسە ئەم ڕێنمایە؟ طبعا لە ئێستادا ئەمە بە پێی ڕێنمایی 2 ژمارە 5 هێنانی کرێکاری بیانی کار دەکەن. دوو ڕێنمای هەیە، ڕێنمایی ڕێنمای تایبەت بە وەزارەتی کار، هەروە لە وەزارەتی ناوخۆش ڕێنمایی ژمارەیەکی ساڵ 2021 هەیە کە ناکۆکی لە بینمان هەبوو بەخۆی بە پێی یاسا دەبێت تەنها بە مۆلەتی وەزیری کار کرێکار بێتە ناو هەرێمی کوردستان کار بکات. بەڵام ئەو ڕێنمای هەبوو، ئەم ناکۆکیانە وای کرد جەنابی وەزیری کار ئەم بابەتە باتە ئەنجومەنی وەزیران بۆ چارەسەرکردنی. بە سپاسەوە سەرۆکی حکوومەت بڕیاریدا بە پێکهێنانی لیژنەی باڵا بە سەرپەرشتی جێگەی سەرۆکی حکوومەت و بە سەرۆکایەتی وەزیری پلاندانان و ئەندامەتی وەزارەتی کار و ناوخۆ و چەند پسپۆرێک لەو بوارە دوای هەفتە کۆبوونەوە و لە ماوەی ساڵێک زانیمان ئەم ڕەشنووسە ئامادە بکەین کە بەندەش ئەندام بوو لە لیژنەکە جێگەی دەستخۆشیە و چارەسەری زۆر کێشەکانمان کرد کە ناکۆکی بوو لە بین وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کار. باشە، چەند هەنگاوی دیکەی ماوە تا ببێتە یاخود ڕێنمایەکی بەرکار؟ طبعا ئێستاکە پەسەند کرا لەلایەن وەزارەتی لە ئەنجومەن وەزیران دەنێرێتە وەزارەتی کار، ڕەوانەی وەقاعی کوردستان دەکرێت دوای 90 ڕۆژ ئەچێتە بواری جێبەجێکردن، 6 مانگ ئەدەین بە کۆمپانیەکان بۆ خۆ گونجاندن و جێبەجێ دەکرێت. باشە، کاتێک ئەوان خۆیانە گونجێنن لەگەڵ ئەم ڕێنمایانە چی لە دۆخی کرێکارانی بیانیە گۆڕێت؟ طبعا گرنگی زۆرە، یەکێک لەو گرنگانە ئەوەیە هیچ کرێکارێکی بیانی ناتوانێت هیچ کارێک بکە بەبێ مۆلەتی وەزارەتی کار کە پێشتر دەکرا، هەروە هیچ خاوەن کارێک ناتوانێت کار بە کرێکاری بیانی بکات بەبێ مۆلەتی وەزارەتی کار، هەروە وەزارەتی ناخۆ فیزەی سەردان ناکەن بە فیزەی نیشتنگە بەبێ ڕەزامەندی وەزارەتی کار. ئەمە کە لە پێشتر دەکرا و ژمارەی زۆر کرێکار بیانی هاتبوو ناو هەرێمی کوردستان وای کردو کە بۆ کرێکاری خۆماڵی کار نەمینە و ڕێژێکی زۆر کرێکار بیانی لە هەرێمی کوردستان بوو. ئەمە ئستاکە وای دەکات ڕێژەی کرێکاری بیانی کەم بکرێت بێتەوە لە کوردستان، هەروەها هەلی کار بۆ کرێکاری خۆماڵی بدۆزرێتەوە. باسیەوەت کرد دکتۆر ناجی کە لە ماوەی ڕابردووە بڕیاریەوە درا کە لە 175 دەستی کارە بێ لە ناوخۆ بێ. ئەم ڕێنمایەت پەیوەندی بە ئەو بڕیاری پێشووترەوە؟ بەڵێ، ئەوە مادەی 132 ئەنجومەن وەزیران بە بڕیاری سەرۆکی حکوومەت ئەو بڕیارە دراوە و لەناو ئەم ڕێنمایە جێبەجێ دەکرێت و وەش ئەوەیشی باشە دەبێت لە هەر پرۆژێک ڕێژەی 175 کرێکاری خۆماڵی بێ بە زیاترەوە کەمتر نەبێت و هی کرێکاری بیانی 125 کەمتر بێت زیاتر نەبێت. باشە، گرنگترین ئاستان یاخود دیارترین ئاستان چیە لە بەردەم کارکردنی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان؟ والله وەختو بێت بە جەنابتم گوت پێشتر بە دوو لایەن داهاتە ژۆرێ لە بۆ پێ ڕێنمای وەزارەتی ناخۆ ڕێگەدرا بە وەزارەتی سەحا وەزارەتی سامان سروشتەکان مۆرەتی کاریان دەدا بە ئەو کرێکارە بیانیانەکە وای کرد ژمارەی زۆر لێرە بێ. ئێستاکە دەبێت ئەو مۆلەتانە هەموو لەلایەن وەزارەتی کار بدرێت، ئەمە وا دەکات ژمارەکان زۆر کەم دەبێتەوە و هەلی کار دەدۆزێتەوە بە کرێکاری خۆ. باشە، یاسای کار پێشتر لە پەرلەمان دەنگی پێدرا دواتر هەڵوەشاوە، ئێستا و یاسایە چی لێکراوە بەکارهێنرێ؟ وەڵای خۆتان دەزان بە بڕیاری محکەمەی اتحادی ئەو بڕیارە ئەو پرۆژانێک کە لە پەرلەمان دەرچبوو دوای کۆتایی ماوەکەی ڕاوەستەوە نەماتوانیش لەسەر بکەین بەداخەوە. باشە، با بەگشتی پرسیارەکانیش بکەین. هەنگاوی نوێ یاخود هەنگاوی تازە چییە بۆ ڕێکخستنەوەی کەرتی کار لە هەرێمی کوردستانە؟ طبعا ئەم هەندێک باسی شتە باشەکانی ئەم ڕێنمایەت بۆ جەنابتان بکەین. گشت ئەو ڕسوماتێک کە لە وەزارەتی ناوخۆ وەردەگیرا ئێستاکاتە سەر وەزارەتی کار و ڕێژەی 130 دراوە بە وەزارەتی کار بەکاربێنێ بۆ ئەو پێداویستانەی بەڕێوەبەراتی کارەکان کە کەم کورتێکمان زۆر هەیە بۆ بتانین ئیشەکە متابعی ئەو کۆمپانیانە بکەین و ئیشەکان زۆر بەڕێکی بڕێوە بچێت. هەروەها سیستەم دەبێتە سیستەمی ئەلکترۆنی بە ئۆنلاین تەقدیم دەکرێت بۆ هێنانی کرێکاری بیانی، ئەمەش لە نێوان وەزارەتی کار و وەزارەتی ناخۆ ئەمەش وا دەکات ئیشەکان زۆر بە خێرایی بەڕێ بچێ و ئەم داتاشی باشی بزانین و بتانین تا چەند کرێکار لێرە ئیشکات یان ئیش نەکات. هەروەها ئەمە خاڵبەندیمان دانا بۆ ئەو کرێکارانەی پرۆژە کە دێن بەپێ ئەو خاڵبەندانە چیانی خاڵبەندی زیاتر بێ ڕسوماتی کەمترەوە، چیانی کەمتر بێ ڕسوماتی زیاترەوەتە ئەو کەسانە ڕێخۆشکردەوە بۆوانەی کە بڕواننامەیان بێن لە کەرتی تایبەت لێرە ئیش بکەن. باشە، هەموم کارانەی باستان کرد چ کاریگەریەکێ بێ لە سەر بەرەو پێشخستنی
ئابووری هەرێمی کوردستان. طبعا کاریگەری دەبێت و یەک کرێکاری بیانی کەم دەبێتەوە لە کوردستان و هەلی کار بۆ کرێکاری خۆماڵی دەدوێتەوە کە کار بکات دەستی کار بۆ دەدۆزینەوە. باشە ئەو سێکتەرانەی کە پێویستی بە دەستی کرێکاری بیانیە یاخود دیارن کە کرێکاری بیانی کاریان تەیەکە کامانن؟ وڵای بخۆی هەندێک ئەمە لە کوورەکانی ئاسمای معمەل 6مانەیە تەنها بەس هندی لەوێ ئیش دەکات چکە پلەی گەرما زۆر بەرزە لەوێ ئەمە چوونە سەردانیان کردووە ناتوانن کرێکاری خۆمان ئیش بکات هەروەها هەندێک شوێنێ وەکو فڕۆکەخانە هەندێک شوێن هەیە پێویستی بە کارمەندی ماهر هەیە لای خۆمان کەمەوە یان بەدەست ناکەوێت ئەو شوێنانە ئەوش ڕێژەی 125مان بۆیان داناوە دێن لەوێ ئیش دەکەن. باشە توانن سوودیان لێ ببینن لەو کرێکارە بیانیانە؟ بەڵێ بە پێ ڕێنمایەکە دەڵێ هەر کرێکارێکی هونەری کە تەکنیکە دێت لە ماوەی ئەو ساڵێ دەبێت دوو کرێکاری خۆماڵی لەگەڵی بێ فێری بکات. باشە تا بتوانێت نهایەتدا هەموو کرێکارەکان بتە خۆماڵی. تاوکاتە بەشداری ئەوانیش هەر بۆ ئەوەیە کە بتوان سوود لە کارامای ئەوان وەربگیرن. بەڕێز دکتۆر ناجی عەلی بەڕێوەبەری گشتی بەکارخستن لە وەزارەتی کار لەگەڵ ماوەی سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ ڕوونکردنەوە.